کۆمەڵێک کەسی بیر و ڕاو تەمەن جیاوازی هەرێکەمان بیر و بۆچوونی تایبەتیمان بۆ ژیان بۆ خێزان بۆ کۆمەلگا هەیە لێ خۆشەویستیمان بۆ خاکی کوردستان و خۆشەویستیمان بۆ ئازادی و بۆ مافی مرۆڤ هەروەها وەفامان بۆ نەتەوەکەمان ئێمەی لە ستافی کوردستان پۆستدا کۆ کردوتەوە. ئێمە دژی هیچ کەسێک نین، تەنها ئەوانی لێ دەرچێت کە ناپاکی بنەتەوە و خاکەکەمان دەکەن. ئێمە لە خۆشەویستیمان بۆ کورد و بۆ نیشتیمانەکەمان دەڕوانینە دەسەڵات و سەرانی کورد. ئەمە تەنها 65 وشەیە لە کۆی 1976 وشە کە بۆ پێناسەی سایتی کوردستان پۆست نووسراوە. ئەو سایتەی ساڵانێکە بە چەکوشێکی قورس و گەورە ڕەخنە لە حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسانی کورد دەگرێت. تەوژمی بەهێزی پێشکەوتنی تەکنەلۆژیا و لە نێویشیاندا پێشکەوتنی هۆکارەکانی پەیوەندیکردن وەک هەر میلەتێکی دنیا کوردیشی خستە نێو ئەو پرۆسەیە کە بە جیهانی بوون ناو دەبرێت. لەم نێوەندەدا ڕەوەندی کورد لە دەرەوەی وڵات دەست پێشخەر بوون لە وەرگرتنی بەشێکی زۆر لەو پێشکەوتنانە و لە نێویشیاندا پێگەی ئەلکترۆنی کە لە جیهاندا بە وێبسایت ناسراوە. کۆتایی نەوەدەکانی سەدەی ڕابردوو جیهان لە ڕێگەی تۆڕێکی جاڵجاڵۆکەیەوە بەکردەوە بووە گوندە بچووکەکە. کوردیش لە ڕێگەی ڕەوەندی کوردی لە دەرەوەی وڵاتەوە گۆشەیەکی زۆر بچووکی ئەم گوندەیان گرت و بۆ یەکەم جار زمانی کوردی و ئاڵای کوردستان بە جیهاندا بڵاو بوو لە ڕێگەی شاشەکانی کۆمپیوتەرەوە بووە بەشێک لە هەموو ماڵێکی کورد لە دەرەوەی وڵات. لەم سەروبەندەدا چەندین سایتی کوردی لەدایک بوون، گەرچیە لە سەرەتاوە سایتە کوردەکان چ لە ڕووی تەکنیک و چ لە ڕووی ناوەڕۆکەوە سایتی هەژار و لاواز بوون، بەڵام ئەمە دەستپێچێک بوو بۆ ئەوەی کوردیش وەک میلەتانی تری دنیا ڕۆ بەکارێنان و قۆستنەوەی پێشکەوتنەکان هەنگاو بنێت. کوردستان پۆست لە 1/5/2001 لەلایەن کەمال جەمال موختار و چەند هاوڕێیەکیەوە لە وڵاتی سوید دامەزرا. وەک دامەزرێنەر و خاوەن ئیمتیاز و سەرنووسەری ئێستای کوردستان پۆست ئاماژەی پێدەکات. ئەم سایتە درێژکراوی گۆڤارێکە کە لە ساڵی 1997دا دەرچووە. لە دوای دەرچوونی تەنها 4 ژمارە بەهۆی گرفتی داراییەوە گۆڤارەکە لە دەرچوون وەستاوە. نووسەران و خاوەنی ئیمتیاز و سەرنووسەری گۆڤارەکە بیریان لە دروستکردنی سایتێک کردوتەوە تا بتوانن هەمان پەیامی گۆڤارەکەیان بگەێنن. پێشەوەی کوردستان پۆست دەژێر ئەم ناوی ئێستایدا لەدایک ببێت ئەم سایتە ناوی کوردستانی ئەمڕۆ بوو. بەڵام لەبەر دروستبوونی سایتێکی تر بە هەمان ناوەوە بە ناچاری کوردستانی ئەمڕۆ بووە کوردستان پۆست. لە سەرەتاشەوەی لە کوردستان پۆستدا دەبینرا زیاتر گرنگیدان بوو بە ڕەخنە و ئەدەب و بەرهەمی چەندین نووسەری کورد لە ناوخۆ و دەرەوەی کوردستان تیایدا بڵاو دەکرایەوە. بەڵام وردەوردە کوردستان پۆست بووە ئەو سایتەی کە تەواوی ڕووپەڕی خۆی بۆ ڕووبەڕووبوونەوەی دەسەڵاتی کوردی و ڕەخنەی تند و زۆر جاریش تۆمەتبارکردن و تانە لێدان تەرخان بکات. بەهۆی ئەو شێوازە میدیاییەوە کە ئەم سایتە ساڵانێکە بەکاری دەهێنێت لە نووسین و ڕەخنەگرتن و تۆمەتبارکردندا، ژمارەیەکی یەکجار گەورە لە خوێنەری کورد لە ناوە و دەرەوەی کوردستاندا ئەم سایتە دەخوێننەوە. سایتی ئەلێکسا کە سایتێکی بەناوبانگی جیهانیە و پێوەرێکە بۆ ئەو سایتانەی زۆرترین جار دەکرێنەوە، نیشانمان دەدات کە ساڵانێکە کوردستان پۆست لە لووتکەی ڕیزبەندی ئەو سایتە کوردیانەدایە کە زۆرترین جار لە ناوخۆی کوردستان و تەنانەت لە دەرەوەی کوردستانیش کراونەتەوە. ئەمە شۆکارە بۆ ئەوەی بەردەوام ڕاگەیاندنەکانی ناوخۆی کوردستان بە تایبەتیش ڕاگەیاندنەکانی هەردوو حیزبی پێکێنەری حکوومەت دوژمنایەتی ئەم سایتە بکەن و ڕۆژانە هەواڵەکانی بەدرۆ بخەنەوە و بەو پەڕی وریاییەوە مامەڵەی لەگەڵدا بکەن. سایتی کوردستان پۆست خوێنەرانی کوردی بەسەر دوو بەرەدا دابەش کردووە. بەرەی ئەوانەی بە سایتێکی ئازا و ڕازگۆی دەزانن لەگەڵ بەرەی ئەوانەی بە درۆزن و بوختانچی لە قەڵەمی دەدەن. بە ئەندازەیەک دەگمەنن ئەوانەی هیچ ڕایەکی دیاریکراویان لەسەر ئەم سایتە نییە. ئەوەشی بە زۆری لە ناو ڕاگەیاندنە کوردیەکاندا لەسەر ئەم سایتە دەوترێت یان لێدان و بە درۆخستنەوەیەتی یان لکاندنی ناوی چەند ناوێکی بەرپرسێکی ناو ئۆپۆزیسیۆنە کە گوایە لە پشت زانیاری و هەواڵەکانی ئەو سایتەوە. کوردستان پۆست تا ئێستا لە ئەوروپا ڕوبەڕووی 3 دۆسی دادگا بۆتەوە کە دوان لەو دۆسیانی دۆڕاندووە و دانەیەکیشیانی لە بەرامبەر بەرپرسێکی کووردا بردوتەوە. هەرچەندە بۆ خەڵکی کورد زمان ئەزمموی کوردستان پۆست شتێکی نامە و تازەیە، بەڵام لەم شێوە ئەزممونە لە ناو تۆڕی ئەنتەرنێتدا و لە ناو زمانەکانی تری دنیادا نامۆنیە. سایتی عەرەب تایمز یەکێکە لەو نمونانە بە زمانی عەرەبی کە سایتێک بوو لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە ساڵانێک بە بەردەوامی ئابڕووبەری سەرکردەکانی عەرەبی بڵاو دەکردەوە بە زمانێک لەسەری دەنووسین کە بەلای زۆربەی ڕۆژنامەنووسان و عەرەب زمانەکانەوە زمانێکی تایبەت و نامۆ بوو. NRT وەک یەکەمین ڕاگەیاندنی کوردی سەردانی وڵاتی ئۆڵف پاڵمەی کرد و کوردستان پۆست و بەرپرسانی دیاری ئەو سایتەی بەسەر کردەوە. لە ڕاستیدا بیرۆکەی دروستبوونی کوردستان پۆست ئەگەڕێتەوە پێش ساڵەکانی 2001
مەبەستم لەوەیەکەوە بیرۆکەکە لەسەر ئەساسیەوە دروست بوو کەوا ئێمە گۆڤارێکمان هەبوو گۆڤارەکە لە ساڵی 1970ەوە دەستمان پێکرد چوار ژماری لێ دەرچوو ئێمە لە سویدا بریتی بووین لە کۆمەڵێک کەسکەوە ئەو گۆڤارەمان بەڕێوە برد بەڵام لەبەرەوەی تەنگەشەی بەڕێوەبردننی گۆڤارەکە و هەندێک کێشەی ئابووریمان بۆ هاتە پێش سەبارە بە چاپکردن و سەبارەت بەوەی کەوا ناردنی بۆ خوێنەرەکان وای لێکردنکەوە ئەو دابخنشکە گۆڤارەکە پارەی زۆرتری لە ئەویست وەک لەوەی کەوا ئێمە ئەو پارەی بەدەست بێنینەوە دوایەوە تر منیش لەو کاتە لە هەمان کاتە لە بواری تەکنیکی کۆمپیوتەرام خوێن نزیکەی 12 ساڵ ڕەنگە زیاتر من کارم لەو بوارەیە کرد و لەبەرەوەی باگراوندی ڕۆژنامە نووسیشمە بوو لە ساڵەکانی هەفتاوە ئەم دوانە بوون بە هاندێرێکەوە بیر لە دروستکردنی سایتێ بکەمەوە بە تایبەتی ئەویش سەرەتای دروستبوونی شۆڕشی تەکنەلۆجیا بوو لە بواری ئینتەرنێدا بۆیە من یەکەم ناتوان بڵێم کەوا دووەمیان سێم سایتی کوردی کە دروست بوو بێ کوردستانی ئەمڕۆ بوو بەڵێ کوردستانی ئەمڕۆژ لەبەرەوەی کەوا بەداخەوە لە هەمان کاتە کە ئێمە کوردستانی ئەمڕۆمان دروست کرد ڕێکخراوێکی سیاسی تر ئەویش هات هەر بە هەمان ناوەوە ئەو سایتەی دروست کرد بە مینوسێک ینی کوردستان ناقسەن ئەمڕۆ لەبەرەوەی کەوا ئێمە هەست کراکەوە خوێنەرێکی زۆر یان بڵێ میوانێکی زۆر سەری تێکردین ئەتر ئەوانیش هاتن ئەو سایتەیان دروست کرد بۆیەتر لەگەڵ کۆمەڵە برادری ترا بڕیارماناکەوە واز لەوە بێنین و کوردستان بە ناوی کوردستان پۆستەوە درێژە بە کارەکانمان بین. کاک مستەفا گاشکرا ئێوە لە هەر یەکەتان لە وڵاتێک ئێستا تۆ لە دانیمارکی کاکەمال و کاگاوان لە وڵاتی لە سویدن چۆنەتی کارکردنی ئێوە چۆنەوە لە ماڵپەڕاک و دەستەی نووسەران بەڵبەتە ئێمە پێشتر ستافمان هەبوو هەفتەی جارێک یاخود لە کاتی پێویستە شەوانە لە ژووری پاڵتەکەوە بووینەوە بەڵام دوای کۆمەڵە کێشەکە ڕوویدا ستافەکەمان هەڵوەشاندەوە ئێستا لە پەیوەندیەکانمان زیاتر لە ڕێگای تەلەفۆنە ئەگەشتی زۆر زەروریشە بێت زۆر پێویستە بێ بە تەلەفۆن ئێکتراگادا دەکەین و شەوێک بۆ چەند سەعاتێک لە ڕێگای پاڵتۆک لە ڕێگای ئینتەرنێتەوە کۆبینەوە. چەند کەسن دەستەی نووسەرانتان؟ دەستەی نووسەران ئێمە زۆرین بەڵام ئەوەی کە دەستی کاریگەر بێ مەسەرەن 1 2 4 5 6 حەو کەسین بە وەکو دەستەی بەڕێوە یاخود دەستەی بەڵام وەکو ڕسمی ستافەکەمان نەماوە. کاک مستەفا جۆم لێ بێ ئێوە لە ڕۆژنامە ناچن ئێوە لە ڕێکخراوێکی سیاسی تەنزیمی خەریکی خەباتی ژێرزەمینین ضرورەتەکە ینی واقعەکە وای کردووە لێمە لە سایدێک نەبین خۆ سایدەکە ئەم سایدی کوردستان پۆستە سایدێکی ئاسایی نیە سایدێکی نۆرماڵ نیە ئەم سایدە ئەم نائەدالەتی و ئەم نابەرابەری لە کوردستان هەیە ئەم سایدە و ئەم واقعی دروست کردووە زۆر جار ئێمە وەکو حیزبێک حرەکە دەکەین وەکو ڕێکخراوێکی سیاسی تەوجیهات دەین بۆ خەڵکیش ئێمە ینی وەکو پێشەنجی خەڵکە ئەو کەک سایدێکی کە هەر بەیاننامە یاخود هەر وتار و هەر ڕەخنە بگرین ئێمە ڕەخنەکانی ئێمە هەم ڕەخنن هەم ئەوەش خەڵکیش ئامادە دەکەین بۆی کە ئەم ڕەخنانە بکاتە باری پراکتیک و عەمەلیەوە. ئەتوانین مان بڵێ دەستەی نووسەران لە چەند کەس پێگاتەوە و ئێوە کێن و ئەوانەی دیار و ئەوانەی نادیاریش بەڕاستی ڕەنگە هەموو شتێک نەوتێ بەڵام دەستەکە زۆرن و بە درێژایی مێژوی ئەم پێ دوایەکەم لە ساڵی 2005 با بڵین لەگەڵ ئەم ستافایشم کردو پێشیش تەنها خەریکی خوێندنەوەی بووم بەڵام چ لە ئەوروپاش لە کوردستانیشا هەیە ڕەنگە من مەجموعەیشیان ئەناسم بەڵام هەندێکیانە تایبەتی لە کوردستانە پێویست نییە بە ناسین یا بە ناوبردنی ئەوانە بەڵام هەم لە کفری و کەلارەوە بیگرە هەتا سێمانی و هەتا هەولێر و ئەوانیش خەڵکەیەکە هەم کار بە کوردستان پۆستەکەوە هەمووکو ئەندامی ستافەکەیە. وەک ئێستا بینین بەڕێز وەک بەڕێوەبەر و سەرنووسەری کوردستان پۆست و دوو کەس لە دەستەی نووسەران لێرە دانیشتووە ئەمە بۆ یەکەم جارە وەکو بیان بینین بەڵێن ستافی کوردستان پۆست کۆبووەتەوە کە ئێمە لە شاشەیەکەوە بیان بینین بۆچی کە چاوەخشێنی بە ماڵپەڕی کوردستان پۆستە ستافەکە نابینی ئێوە چۆن دامەزراوەیەکن پامێرتان هەیە چییە مەسەن نانووسێت چێ بەڕێوەبەرە چێ سەرنووسەرە چێ
دەستەی نووسەرانە هیچ ناوێک نابێنێ لەو ماڵپەڕە تاوەکو کۆتایی ساڵی 2004 ئێمە لە ڕاستیە لە ماڵپەڕەکە ناوی زۆربەی ئەوانەی کەوا کوردستان پۆستیان بڕێەوە برد ناوەکانیمان لەسەر شاشەکە بیشاننا بەڵام دوای ئەوە هەسمان بەوە کرد قورسایەکی زۆر ئەکەوێتە سەرمان و زۆر لەوانەی کە لەگەڵمان بوون ڕاوەدووەندان بۆیە ئێستا زۆربەی زۆرمان هەموو لە نادیارە ئیشەکەین و نەک تەنها من خۆم بەڵکو زۆر لە برادەرانی تر لە وڵاتانی ترەوە هەتا لە ناو کوردستان پۆسا ئەوان بابەتەکان دابەزێنن هەتا لە کوردستانیش نزیکەی 12 پەیامنێرمان هەیە لە شوێنە جیاوازەکانی لە شارە جیاوازەکان شوێن جیاوازەکانی کوردستانەکەەوە ئەوانش کوردستان پۆست بەڕێوەبن لەبەرەوە ئێمە وامان پێ باشوو لە دیارە ئێمە کاری خۆمان بکەین لە هەمان کاتی شاوکو خۆتان نەزان زۆر لەوانەی کەوا بەڕۆڕووی دادگا کراونەوە لە کوردستانە و ئەوانەشی کەوا هەتا تیرۆر کراون لە دووریانە نزیک پەیوەندیان بە کوردستان پۆستەوە هەبوو سۆرانی مامە حەمە یەشێکە لەوانەی کەوا وەکو ڕۆژنامە نووسێک وەکو پەیامنێرێک لە کەرکوو کاری بۆ ئەکردین بەڵام لە دیارە لە نادیارە لەگەڵ ئێمە بوو لە دیاریشا لەگەڵ گۆڤاری لڤینا کاریە کرد سەردەژ عوسمان کە هیچ قسە هەڵگر نییە ئەویش یەکێ بوو لە پەیامنێرەکانی کوردستان پۆست بەڵێ هەر هەمان مەبەستە تۆش ناو ناخیت سەر سایتەکە کاگاران یاتابخان بەڵێ میژ خۆم پێم وایە کە خۆی هینێک تەفسیرێکەیە بە عام لە ینی بۆ بە کلاسیک کەسێک کە ڕۆژنامێ دەرەکا پێویستە ناوەکەی بۆچێ بۆی خەڵک بزانێکەمە فڵان کەسە بەڵام پێم وایە لەبەر مەسەلەی ئەمنی پێویست ناکەوە لەو خۆ تازە ئێمە هەمومان ناساین باڵێنەوە نی هەم دەسەڵات دەمان ناسێ و هەم خەڵکی تیژەمان ناسێ بەڵام جاتل لێەوە ئەگەرێتەوە کە زەڕور نییە میمێ تۆ بتوانانی کارەکانی خۆت بکەی میمێ بتوانانی ئەو پەیامەکە هەتا پەیامەکانی خۆ بگەین بەژێ مشتەما و مێژوویش دوای خۆی ئەنووسێتەوە کە مێژوش خۆی نووسیەوە ئێتە وەکو خۆی چۆن هەیە بۆ شکڵە خۆی نووسێتەوە بۆیە بۆ خۆم پێم وایە کە بەزەڕوری نازانم ئێوە زۆر باسی دیموکراسی دەکەن و لەگەڵ دیموکراسیدان ئێوە وەکو کوردستان پۆست لە دەستەی نووسەران و سەرنووسەرە چەند دیموکراسین چۆن ئەتوانی پێم بڵێ مەسەن شت هەبووە ناڕێک من لەگەڵی ناڕێک من لەگەڵ سەرنووسەرە لەگەڵ بەڕێوبەرە لە دەستی نووسەران ئێمە کۆمەڵە کەسین کۆمەڵە کەسین زۆر جیاواز بیرەکەینەوە من زۆر جار پێچوانی هەموویان بیرەکەمەوە هەرەوە بەتەکیۆ نمونە بۆ نمونە سەر من کاتی پێ لە سەردەمی دزوینی وەڕا من حەزم نەکە بەو شێوەیە بەرگری لە گۆڕانکەین چکە من زانین گۆڕان چێک ئێساش لەگەڵ ئەوانیم کە گۆڕان دەبێت بەقدر گۆڕان پشتیوانی لێ بکەین من قەت ئیمانم بە خەباتی پەرلەمانی لەگەڵ دەسەڵاتی کورد من بەڕێز نوێژینەوەیشم ڕۆبەڕۆ کاتچوومەوە لە کوردستان من لەگەڵ ئەوانیم دەسەڵاتی کوردی ئەم دەسەڵاتی کوردی ئەم حکوومەتی کوردی کە حکوومەتی ئێمە بە خەباتی پەرلەمانی هیچ شتێک لە ئەسناگێت من سلوویچ کەم هەیە لە ژیان من دەمەوێت خەڵکی ناڕازی شەقام گۆڕان ئەگەر گۆڕان بێ گۆڕان کرد دەبێت تۆ گۆڕان لە شەقامەوە بکەین مەسلەی دیموکراتیەت با ئێمە لە دیکتاتۆریەتەوە پیابین زۆر لە برادەرانم ئەوانەی کە لەگەڵ ما کاریان کردووە ڕەنگە تۆش دوایەوە بتوانیت لەگەڵیانە قسە بکەیت هەیکەلی کوردستان پۆست بەو شێوەیە ئێمە دروستمان کردووە کەوا من وەکو کەسێک کەوا کوردستان پۆست بەڕێوە بم بەرپرسیارەتیم لە هەموو کارەکانان نییە بۆ نمونە لە کەنەدا و لە هۆڵندا لە دانیمارک لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئێمە چەند کەسێکین کەوا بابەتەکان دائەبەزێنین من خۆم بەش بە حاڵی خۆم بەدەگمەن ڕێگەکەوێکەوە چەند بابەت تێدا بنێم دەنا هەموو بابەتەکانی تر ئەوان دایە بەزێن واتە ئەوان ئازاتن لەوەیە من لەوێەوە ئەڕوانمە دیموکراتێتی کوردستان پۆست بێژگە لەوەیەکو باسیشم کرد ئێمە مادام بیرروڕای و ڕەنگی جیاوازمان هەیە مانای وایە ئێمە ڕێگەگر نین لەوەی کەوا هەر کەسێ لەوانەی ناو ستافەکەیە کارەکەن ڕاو بۆ چوونی خۆیان دەربڕن بێگومان لە ناو سایتێکە ناو ڕاگەیاندێکی کوردیە تەنها ئەتوانین پێناسەی دیموکراتیەت بەو شێوەیە پشووکە بتوانین بکەین ئێمە وەکو دەسەڵات نین کەوا دەستمان کوتابێ بۆ سەر هەموو بوارەکانی ژیانی کۆمەلگا تا بتوانین لەوەیە بیسەلمێنین ئایا ئێمە دیموکراتینیان دیموکراتینین دیموکراتیت بەلای ئێمەوە ئەوەیە کەوا ناو ئەو ستافەیە چەند ڕێگە
بە خۆمان ئەدەین یان بە بەرامبەرەکەمانین دیموکراتیانە کارەکانی خۆیان بەڕێوە بەرن یا دیموکراتیانە کارەکانی خۆیان بکەن. ینی ئەتوانین بڵێن بە شێوەیەکی کورتی کوردستان پۆز دەستگایکی ڕاگەاندی دیموکراتیانە کارەکە بەڵام بۆ نمونە تۆ لە ماوەی 10 ساڵ زیاترەکە کوردستان پۆستە یا 10 ساڵە بێ کوردستان پۆزە هەر تۆ بەڕێوەبەر و سەر بووی هەر تۆ هەڵە بژێڕێتەوە هەڵبژاردنە یاخود هەر تۆی لەبەرەوەی خۆت دروستی کردووە بەڕێوەبردننی گۆڤارێک یان ڕۆژنامەیە خاوەن ئیمتیازێکیە ئەو کەسە بەرپرسە لە ڕووی یاساییەوە بەرامبەر بەو سایتە یان ئەو گۆڤاریان ڕۆژنامەیە لە ڕاستیان منیش وەکو ئەوەی کەوا بەرپرسی کوردستان پۆستم لە ڕۆ یاسایەکەوە بۆیە من وەکو بەرپرسی کوردستان پۆست ناسراوم دەنا ئەوەی سەرنووسەری کوردستان پۆستە ئەو یان نووسەرەکانی تر هەموو ئەوانن کەوا کوردستان پۆست بەڕێوە بن یعنی هێڵێکی تایبەت نییە بۆ ئەوەی کەوا بەرپرسی کوردستان پۆست بتوانێت لەسەر ئەو هێڵە ئەوانی تر بێنێتە سەر ئەو هێڵە دایان بنێت بڵێ ئێوە نابێتەوە بچنە دەرەوە. ڕێک هەیە کاڵە لەبەرەوەی کوردستان پۆزەوەنە بە شێوەیەکی سادەیە نووسێ خەڵک خواخوایەتی حەزەکە گوێی لەو وشانە بێ بۆ نمونە ئێوە لە ڕۆژنامەی بڵێن لە کوردستان پۆستە ڕۆژێک من چاوم خشام بە کوردستان پۆستە و چەند وشەیەک بودم زام چۆن نووسینەکان مەسەنەن لە یەک ڕۆژە ئەمانەم دی خیانەتچی نیشتیمان فرۆش ئینقلابچی زبڵدانی مێژوو کودەداچی چەتەکانی دەسەڵات قەڵەم فرۆشەکان خائین ئەم زمانی کوردستان پۆست بۆ ئەمە زمانی معارزەیە زمانی ئەدەی بەرگریە ئەم واقع پێم وتی پێشتر ئەم واقعیت گوسی کردووە تۆ یەکێک مەسەڵەن ئێران تۆ باران دەکات دەسەڵات قسە ناکات تووچێ هەجوم دەکات دەسەڵات قسە ناکات مەجبوری چی پێ بڵێنی دەبێت هەر بەم زمانە قسە پێ بڵێ مەسەڵەن کەسێک مثلا لە مەسلەی ئەنفال و لە مەسلەی کۆمەڵێک مەسایل ئەوە دیفاع لە جاش دەکرێت جاش بەخی و دەکرێت جاش تو بەم زمانە قسە دەکەی مەسەڵەن حەماقانی حاجارە کە کوژرا سەرۆکوازانی پاش لە یادی 20 ساڵی ئەنفالە چوو پێشەوەی لە کەسوکارەکەی کرد کە بۆ خۆی کەسی ئەنفال هەبووە تۆ بەرامبەر کە کەسێک پارە ئەدی بە ئەنفال چێک بۆ کە زۆر زۆری لە کەسوکاری ئەنفالەکەی تۆ هەردەی بەم زمانە قسە بکەیت هەردەی بڵێ ئەمانە خیانەتی نیشتیمانی ئازادکردنی تاریخ ڕەمەزان خیانەتی نیشتیمانیە بەرگریکردن لە نزار خەزەرجی خۆت لەدانی مەرەگەژی ئەزانی چوار نامەی پێنج نامە بەرگریان لە نزار خەزەرجی دەکرد لە محکەمەی دانیمان ئەوان دەستنە خانەی خیانەتی نیشتیمانی مەجبوری چی پێڵێ ئایا بەگوڵ ڕخنە لەم ساڵتاگەری کە نزار خەزەرجی لە چیمە بارانی هەڵابجا مەژاری کردووە ئەوان ئێوان وا لێ کردووە ئەم واقع ئەو وای کردووە من بۆ خۆم تا 2 ساڵەوە پێشیش بە زمانێکی زۆر نەرم دەمسی مەسەن دەمسی بەڕێ سەرۆکی هەرێم بەڕێ سەرۆک تاڵەبانی هەر ئابم فەڵان گوێ لەو زمانەت ناگرێت کەواتە تۆ دی مەجبوری زمانی چکە بکەینێ بێنەرەوە ناچار کران ناچاری من نامەیەکم هەیە لە 2007 بۆ مەسعود بارزانی سەرۆکی هەرێم نووسیوێ دەڵێم بەڕێ سەرۆکی هەرێم فلانە کەس فلان ئەوەندەش کەسی شەید کردوە ئێستا لای توێ بۆ نایدی بەدادگا هەر بە زمانێکی زۆر شیرن حەزەکە دوای دوکمەی پیشاندم 3 ساڵ بێت بەڵام ئێستا من ناڵێم بەڕێ سەرۆکی هەرێم و بەڕێ زەڵەتان ئەڵێم مەسعود بارزانیە ئەڵێم جەلات تاڵەبانیە تەواو ئەو ڕێز و خۆشەویستی نەما بینی خەڵک و ئێمە ئەوان و خەڵک یاخو ئێمە ئەوان تەواو تۆ لە شەڕی شەڕەکەی ئێمە شەڕی ئەوەیە کە خەڵک ئەمڕۆ بەڕاستی لەم واقعەت تازە ئێستا خەڵک پێتە سەردادا هەموو هیوایەت و هەموو ئیشکارکردنی ئێمە ئێستا کوردستان پۆست بۆی کە خەڵک بێت وەک چۆن لە تونس و لە مستر و لە دەزایرەوانەکە خەڵک دێ داواکارەکانی خۆن بە شێوەیەکی ئاشتیان و بە شێوەیەک بەسەر دەسەڵات و حکومەتەکان ئێمە دەمانێت خەڵکی کوردستان بێتە سەر جادە بە شێوەیەکی سلمی بە شێوەیەکی مۆدێرن و شارستانێت بێن داواکانی خۆیان بەسەر ئەم دەسەڵاتە بڕکەن دەسەڵاتێک بتوانێت نەتوانێت لە ماوەی 20 ساڵ لە کارەبا و ئای پاک بۆ خەڵک کوردستانێک ممکن دەسەڵاتی کەم حکومەتی من خەت ناوی حکومەت ڕاپەڕینی مۆدێرنە باسەکەی وانە راپۆڕینێک کە کەمترین زەرەدیدا بەڵام من دڵنیام کە راپەڕین بێ لە کوردستان لافای خۆی هەڵدەسێت چکە یەکێتی پارتی بینیمان هەفتێک لەو پێش دەبا بەیان بکارێنە لە بەرامبەر یەک بەیاننامە بزنەوەی گۆڕاندا تەسەوەر کە ئەنی لە بەرامبەر تۆ یەک بەیاننامەکە زۆر ئاسانە کە خوێندبێتەوە هەڵێ دەبێت ئەم حکومەتە لەبەری فەشەلی هێناوە حکومەتە دەبێت دەست دەکات پێشتەوە دەست دەکات کێشانەوە هەموو ڕۆژی خەڵکی میسر و یەمەن و زاید دەڵێن دەبێت حکومەت هەموو ڕۆژی خەڵکیشی ئاسایی دەڵێ ئەرحەلیا مبارەک یعنی وەرە تۆ کەسێک لە هەولێر بڵێ سەجاد دەبێت خەڵات لە بەدەم مەحافیز بڵێ ئەرحەلیا بارزانی دەبێت چی بە خەڵک بڵێن دەبێت لەوانەیە بە ئەرز لیدەن باوەڕ بکە یان کەسێک لە سلێمانی لە بەدەم سەرا بڵێ ئەرحەلیا جەلال تاڵەبانی دەبێت چی لە خەڵک کرد من ئەزانم کە ڕاپەڕین بێت دەستە خەڵک ئەوشێن
کاگەمال هەندێک پێی وایە کە پێویستە کوردستان پۆز واز لەو زمانە زبرە تۆنگا بێنێت و ڕەچاوی کەلتور و باوڕۆندی کوردی و ئەو ڕەچاوی ئەو لەگەڵ ئەوەیان نیم تۆ کاڵی پێویستە وازە و زمانە بێنێ باشە بۆش پێش بەڵێ بۆکو پرسیارەکە باشە و خەڵکانی کە ئەوە ئەڵێن بۆچی ڕووی دەمیان ناکەنە دەسەڵات بڵێ ئەوە واز لەو شتانە بێنن تاوەکو کوردستان پۆست ئەویش واز لەو زمانە بێنە بەرامبەرتان کاردان ئەمەی کەیکەین کاردانەوەیە لەو تونند و تیژەی دەسەڵات لەو هەموو شتەی دەسەڵات کەن ئەو ناحەقی کە بەرامبەر بە کۆمەلگای کوردیەی کات لە ساڵی 1970 لەم 20 ساڵیینە ئەوانەیە کە ئەو پرسیارە لە ئێمەکەن باشە چه ئەڵتەرناتیڤێکی تر هەیە بێژگە لە کوردستان پۆست یاڵێن چ ئەڵتەرناتیڤێکەوە کوردستان پۆست بیگرێتە بەر بۆی زمانێکی تر بەکاربێنە دژ بە دەسەڵات و ئایا هیچ لایەنی تری دەرەوەی کوردستان پۆست هیچ زمانێکی تریان بەکارهێناوە بەرامبەر بە دەسەڵات تاوەکو ئەوان بە گوێیان کردبێت و هینان پەیڕەویان کردبێت مابەس لەوێ تونند و تیژێ هێنێ بێگومان وەکو کوردستان پۆست چ فلتەرێکتان هەیە بۆ بڵاوکردنەوەی هەواڵ و بڵاو نەکردنەوەی هەواڵ یاخود بە هەواڵ و بابەت با بڵێن بۆ فلترمان هەیە بەس لەسەر ئەو شتە شخصیانە مثلا کە سکاتی بە کەسێکی دیاری کراوە ئەگەر سەرچاوەکەش نزانین چێ زۆر فلتر داێنەی مەسەرەن هەواڵێکمان بۆ دێ هیچ دوورنی ئەم هەواڵە لە دەسەڵاتەوە هات بێت مەسەرەن دەستگایەکی زانیار یاخود دەستگایەکی پاراستن زۆرجار هەواڵی درۆ ئەدەن لە ڕێگای ئیمەیلە پێ لە کەسی نەزەوە لەو کاتێ ئێمە فلتر داێنین پەیوەندیەکەین بە پەیامنێرەکانمان لە کوردستان یان کەسێکی نزیک لەم دام و دەستگایەک ئەم هەواڵی لە هاتووە ئەمە لەو کاتەیە فلتر زۆر جاریش هەڵا بەسەرمانە تێپەڕیوە مەسەرەن لەبەرەوەی کە برادرانی کە بابەت دادەگرن سێ تا چوار کەسن زۆرجار تێپەڕیوە بەڵام لە کاتی ئەوەی کە پێمان زانیوە فلتر کراوە فلترکردنەکان لەسەر مەسەلەی ئافرەت زۆر پێدادەبین کە بێت شێوەیەک کۆمەڵێک پرس و پەیوەندی لەگەڵ ئافرەت و لەگەڵ سکرتێرەکان ئەوانە بە شێوەیەکی بڵاو نەکرێتەوە ئەگەر بڵاوێک کتابێتەوە هەڵبەتە کارێکی باش نەبوو مداوای لە بریشمان زۆرجار لە خەڵک کە شتێکی ئاوردابێ لەسەر ئەوە دەنا لەسەر هەر هەواڵێک لەسەر دزی گەندەڵی نائەدالەتی کرابێت فلترێکمان بۆ کەسێک نییە باسوڵی ئێمە فلتەرمانێ لەسەرەوەی کە ناویشتی شخصی نهێنرێ بەڵام کوردستان پۆست بۆ ناسراوە کە زۆرترین ناوی شخصیێنێ و زۆرترین هێرشەکات سەر ناوی شخصی ئێمە وەکو بەرپرسە باڵاکان کێشەمانی لەگەڵ ئەوان ناڵێن ئەگەر ئێمە دەڵێن ناوی شخصی مثلا لە ئەندامانی سەکردایەتی هەردوو حیزبەکەوە لە ئەندامانی سەکردایەتی کۆمەڵە حیزبەکە بەلامانەوە کێشە نیە ئێمە ئەوانە دانین بە دەرەوەی خەڵک ئەوەی کە خەڵک مثلا بەرپرسی شارەوانەیە کە بەرپرسی قای مەقامێکە شتێکی یان بەرپرسێکی بچووکە نامانێت ئەم شتانە ناوی ئەمانە ئەوە بێت بەڵام کەسی کە لە مەکتەبی سیاسی یا لە حکوومەتی یاخۆ ئەندام پەرلەمانێکە لە حیزبێکی دیاریکراوە بەلامانەوە کێشە نیە ناوی بێتیان ناوێنێ بەتوانێت بەرگری لە خۆی بکات ئێوە فلتەرێک هەیە ئاسانسۆر هەیە بۆ بڵاوکردنەوەی هەواڵ و هەواڵ و بابەتەکانی کاتانە یا چی بڵاوەکەنەوە و چیش بڵاو ناکەن و لەسەر چ بنەمایە هەواڵەکان لە ڕاستی ئەمە کوردستان پۆست با بڵێن هەواڵ زۆربەی هەواڵەکان کە بۆمانێت لە ڕێگەی پەیوەندیەکانی کوردستانەوە و لە ڕێگەی ئەو کەسانەوە کەوا متمانەمان پێیان هەیە لەو ڕێگەی هەواڵەکەمان پێگا ئێمە لەبەرەوەی لە کوردستانانین پەیامنێرەکانیشمان لە کوردستانان زۆربەیان ئەو هەواڵانەی کە بۆمانە نێرن ناتوانن ڕاستە و خۆ وەکو ڕۆژنامە و گۆڤارەکانی تر بچنە دام و دەستگاکانیان پەیوەندی بەم و بۆ بکەن بتوان هەواڵەکانیان لێ وەربگرن ئەوان بە دزیەوە بە شاراوە کارەکەن جاری وایە کە پەیوەندیشمان پێوەکەن یان بابەتەکانمان بۆ نێرن بەداخۆز هەندێک لەو بابەتانە تێ ئەکەوێیان هەندێک لەو هەواڵان تێەکەوێتەوە ڕاست دەرناچن ئەمەش خەتای ئێمە نییە ئێوە لە وڵاتێکا کە ئەبینیت سیستێمێکی دیموکراتیتیانە دەسەڵاتێک دەستی گرتووە بەسەر هەموو دام و دەستگاکانی حکومی و ئیداریە بێگومان هەر بەو شێوەیە تۆ ئەتوانی هەواڵێکی لێ بهێنیتە دەرەوە بۆیە زۆربەی ئەو کارانەی کەوا ئێمە ئەیکەین ئەو هەواڵانی کەوا ئێمەش پێمان ئەگات بەداخەوە ناتوان بڵێم لە 100 ڕاستن بەڵام هەر چۆنێ بێ ئێمە بە دوای ڕاستیەکانەوە ئەگەر ڕاستیەکان لە 150شیمان دەست بکەوێ ئێمە ینی دەرگایەکەکەنەوە بۆ ئەوەی کەوا نیوەکەی ترکە هەڵە بووە ئەوانەی کە بەرپرسیارن لە ڕوودانی ئەو کارە ئەوان خۆیان ڕاستیکەنەوە هیچ کاتە بۆ ئێوە وەکو دەستەی نووسەران لەگەڵ سەرنووسەرە یاخود لەناو خۆتانە ناکۆک من لەسەر بڵاوکردنەوەی بابەتێک و گفتوگۆ بکەن و
ئەو شتانە ڕوویە بەڵێ دیشتان لە ڕێ ئینتەرنێت نە یەکتیشمان بینیوە دیارە ئەوانەی کە لە ئەوروپین زۆربەمان یەکترمان بینیوە دانیشمان کردووە و دوای ئەوش توانیمانیشە لە ڕێگەی ئینتەرنێتەوە بۆ نمونە لە ژوورێک دروست بکەین لەسەر تۆڕی ئینتەرنێت لە پاڵتاک بەیەکۆ لە کۆبنەوەکە قسە بەسەر مۆزوعەکان بکەین و هەیش بووە بەڵێ ئێمە بەدەر لەوەی کە ستافیش بەڵام جیاوازی فکری و تێڕانینمان هەیە لەسەر کولی مۆزوعەکان لە هەندێشتا هەیە کۆشینە دەشتیان ناکۆشین بام لە کول لا توانیمانە یعنی شتێککە ئێمە بەچێتەوە بە یەکەوە کوستافەکە ئەویش ئەوەیە ئەو سیستەمە کە لە کوردستانە هەیە یعنی هەمومان زۆر بە توندی دژی ئەو سیستەمەوە دژی ئەو نەوە لە عقلەتی بەڕێوەبردنی کۆمەڵگاین زیاتر ئەو وایژینە مەسەن خەڵکمانتیایە بۆ نمونە سۆری ئێتیجاهە مەسەن ڕەنگە حەسکا بۆی کە لە کوردستان دەوڵەتێکی ئیسلامی هەبێ خەڵکمانتیای ڕەنگە ئەو پەڕی چەپ حەسکا بۆی کە سیستەمێکی زۆر ئەلمانی زۆر ڕادیکاڵ لە کوردستانە هەبێ. کاوەخان تۆ پێشتر لە چەند سایت و ڕۆژنامەیەکی کێوەنووسی و ماوەیە گەبێ ئێستا بوویتە دەستەی نووسەرانی کوردستان پۆست هۆکاری چی بوو لەوێ گواستەوە بۆ لای ئەوان؟ من خۆی ساڵێکە لە کوردستان پۆستە کارەکەم هۆی ئەوە بۆ کە ئەم بینی ئازادیەک نییە سەنسۆر لەسەر نووسینەکان تا هەیە نەتوانی بابەتەکان کە نووسی هەموو مەسەلەن لە لای سەر نووسەرەکان و یان دەستەی نووسری ئەم سایتیان ئەم ڕۆژنامەیە وەڵامی تۆی دەبووە دەستکاری نووسینەکە دەکەین چکە ناتوانین بڵاویکەینەوە زۆر بەشیان سەر بەدەسەڵات بوون بەڕاستی نیان نەتوانی ئەو ڕەخنانەی من ئەیگرم قبول کرێ لەم سایتیان لەم ڕۆژنامەیە بڵاو کرێتەوە. منش کەسێکی ئازادم و کەسێکم ڕەخنەگەریشم زیاتر بەمانەی ڕەخنەگەر لە دەسەڵاتەوە لە هەموو بوارەکانەوە بۆیە کە گواستمەوە لەگەڵ کوردستان پۆستەوە هاتمە ناو کوردستان پۆست هەستم کرد ئەو مەجالە ئەیە بە من کە من بتوانم نووسینەکانم بەبێ سانسۆر دای بەزێنم. تۆ گرفتی ئەوە دەبوو سانسۆر لەسەر وەک ڕۆژنامەوان یاوەکو ڕەگەزی بینە؟ خۆی لە هەردوو بوارەوە هەبوو لە هەردوو بوارەوە هەم لە ڕووی مینەوە کە من وا بەڕقی ئەم نووسی و هەم لە ڕووی ڕۆژنامەوانیەوە بۆم نەبوو یانێ من ئەو ڕەخنەی کە خۆم ئەمەوێت لە دەسەڵاتە بیگرم لە لای دەسەڵاتیشە ئەو سانسۆرم لەسەر بوو و سەر نووسەر و ڕۆژنامەکانی کە هەبوو من مەسەلەن وەکو لە کوردستانێتە بڵاومە کردەوە من بۆ کە زۆر تۆرام لەو سایتە لە کاتی تیرۆرکردنی سەردەشت حوسمانە یەک بابەتم نرد هەر بۆ تاقیکردنەوەی ئەم سایتە بۆی خۆشم لە ناخەوە دڵنیابم کەوانە کەوت بووم پارتی لە پشتکوشتنی سەردەشت حوسمانەوەیە 10 دقەدای بەزاند دوای 10 دقە بابەتەکەم لا بردرا باشە وەکتێ بگەم بابەت نرد بۆی سایتەکە تاقی بکەیتەوە یاخود نا لەوێ ئەم نووسی ڕەخنە من هەر ڕەخنەم گرتووە مەسەن زۆر کات دەموت بۆ ئەو بابەتە بڵاو ناکەیتەوە ئیوت با دەستکاری نووسینەکە کەیان تۆزە نەرمتر بە ناتوانم بڵاوی کەمەوە وی ئەو بابەتەی کە هەر لای برد ئەو بابەتە بوو کە لەسەر سەردەشت حوسمانە ڕەخنەی توندم گرت 10 دقەدای بەزان دوای 10 دقە بابەتەکەم نەما پەیوەندیم پێوە کرد بۆ بابەتەکە من لا بردووە وتی ناتوانم ئەو بابەتانەی تر من دای بەزێنم هەم کە پرسیارم لێ کرد کە گەیشتمە ئەو قەناعەتە لە کاک حومەر کە هەستم کرد سەر بەدەسەڵاتە ناتوانێت ئەوەی تۆ ئەتەوی بیڵاوی کەباری کەس ناکرد بەس تاگەخان تۆ ئەگە بەڵگە و هەبێ ئەتوانین بە بەڵگەکە بڵایت بۆ بێ بەڵگە بە بەڵگەوە بڵاو کردوتەوە بڵاویان نەکردوتەوە تۆ کە بابەت ئەنووسی ئەزییانێ کە بابەت ئەنووسی پێناسەی شتێکە ئەەکەی ئەمە سەری ماشێتی بابەتەکەم بۆ کە کوشتنی سەردەشت حوسمان پارتی لە پشتەوە من ئەتوانم بیسەلمێنم چونکە لە خودی هەولێرە تۆ مێشێک ناتوانێت دەرچێکاکە ئەی چۆن ئەم کوڕە کوژرە با بڵێن زیاتر شیکردنەوەی نه من وەکو بابەت نووسیم وەشیم کردبوو بۆ خەڵک یان لە هەولێرە ئەم توندێ هەیە کەس ناتوانێت بە ئازادی قسە بکە بۆ کەس ناتوانێت لە سەیتەرەکان مەسەلەن تۆ لە بینی کە داخلی هەولێرە بێ سەیتەرەکانە بینی پشکنینێکی ئەتانە وەکو سەرچاوەیەکی باڕپێکراوی هەواڵ بن بەڵام ڕۆیش کەشێ هەندێک پێوە ئێوە وەکو سەرچاوەیەکی دەربڕنی کە کەسێک تووڕێ لە دەسەڵات وەکو سەرچاوەیەکی دەربڕنی تووڕێی یا هەندێک ناوی لێنە لە کەوانەیەکانە ڕق تا چەند لەگەڵمای ئێمە کاتێ باسی ڕقیان بڵێن زبرەکەین من خۆم وشەی زبر بە هیچ شێوەی بە وشەیەکی نێگەتیڤ وەری ناگرم
بۆچی چووکە تۆ کە باس لە زبری ئەەکەیت زبری ئەگەر بێت و تۆ بڵێن بەردە پێ کە بۆ داماڵینی چڵکە لە لەشی مرۆڤە یان سمارتە بۆ لێکردنەوەی ژەنگە لە شتێکی تر ئەمە مانای وایە ئەرچی ئەو زبریە ئەوەیە کەوا ناشرینەکە لەسەر مەتریاڵەکە لە ئەبات کوردستان پۆش ئەگەر بڵێن زمانی زبرە مانای وایە ئێمە کارێکی پیرۆزە کە ئەیکەین ئەو پیسی کە لە ناو کۆمەلگایە ئەو دەسەڵاتەی کەوا کۆمەلگا بەڕێەوە با چەند جارە مەژەڵێمەوە ئێمە ئەمانەیە ئەو دەسەڵاتە کە وەکو بۆتە چڵکێک بن لەسەر بەڕێوەبردننی کۆمەلگاکە ئێمە دایماڵین لەبەرەوە من زۆر بەلامەوە کای پۆسیتیڤە کەوا بڵێن ئێوە زمانی زبر بەکارێن بۆنە وەک عشکرا میدیای کوردی ئەناڵێنە بەدەست نەبوونی سەرچاوک و تۆ خۆی باسی کرد لە قسەکان تاکە شەفافێت نییە پاڵامیەوە زۆر جار هەیە سەرچاوی زۆر سەرنجڕاکێش بڵاوەکەنەوە و کە خەڵگە خاتە گومانەوە بۆ نموناڵەن سەرچاوەیەک لە نێو پاراستن سەرچاوەیەک لە بنەماڵی بەرزانی سەرچاوەیەک لە نزیک جەلال تاڵەبانی ئەو سەرچاو سەرنج ڕاکێشانە کە خەڵک زۆر ڕاکێشن بەلای خۆتانە لە کوێتان بووانە خەڵک لە میدیای کوردی بەوە ئەناڵێنێ خۆشە باسی کرد لەمان هەیە زۆر لە نزیکە لە سەڵات باوەڕکە ینی زۆر جار بەرپرس ینی پاسەوانی بەرپرسەکان شخصەکانی بەرسەکان دەنێرە بە ئیمێل و بە تەلەفۆنیش ینی خەڵکی ئامان زۆرە لەبەرێک خەڵکێک پاسەوانی ئەو بەرپرسەیە دەزانێت بەرسەکەی چەند گەندەڵ و چەند نائەدالەتە خودی ئەو کەسانە سەرچاوی ئێمە لە شوێنی زۆر حساسی لە مەکتەبی سیاسی لە حتا لە نووسنگی ناوسەی ڕۆژیش خەڵکمان هەیە خەڵکێکەیە بە بەردەوام پەیوەندی بە کوردستان پۆستەوە هەیە شەرت نی لەوانەیە پەیوەندیەکە ڕاستەخۆ بە پەیوەندی بنەوە بەڵام خودی بەپەیوەندی بەیەکێک لە ئەندامانی کوردستان پۆستەوە هەیە لانی کەم لە ڕێگەی کەسێکەوە دەنێرێت ئەوانەمان هەیە بە سەدان بەڵام ناتوانین ئەمڕۆ کاتی ئەوەی ئاشکرا بنەوەنە باشە بەس بۆ ئەوانە پەیوەندی ناکەن بە ڕۆژنامەیەکی وەکو ناوێلەن ئەهلی ڕۆژنامەیەکی ئەهلی لە کوردستانە یاخود ئەو ڕۆژنامانی کە لە کوردستانە بۆ زیاتر کوردستان پۆست هەیەی ئەوانیان لەبەرەوەی میدیای ئەهلی ئەم جورئەتیان نییە لەبەرەوەی شوێنەکەشیان ئەوان ناو کوردستان ئەگەر ئەمە بڵاوکەنەوە تووشی سەرێشە و تووشی داخستنی تووشی ڕاونەوە ئەمەیە مەسەرەن کابرای ئاوێنەیە کەسی لیڤین یاخۆ کەسی تووشی سەرێشە نابێت خۆی تووشی سەرێشە ناکرێت لەبەرەوەی ئیجازەی هەیە ئیجازەکەی داداخنەوەوانێ بوجەکەی بڕنەوانێت تووشی مەسەن تا ئێستا ئەوەی من ئاگادارم ڕۆژنامەیان تا 16 داوای لە 15 سەر هەموو ڕۆژی لە ڕێی محکەمە شوان محەممەد ئێمە دەسەڵات دەستی بە ئێمە ڕناگەت مەجبورە لە ئێمە جگەرەوەش فلتەرمان نیە مەسەن تۆ بابەتێک نێری بۆ ئاوێنیا بۆ هاوڵاتی بۆژێت ئەمانە دەبێت لێ بکۆڵەوە چێ و سەرچاوی پرسیت بە پارێزەرەکەی کەن و تووشی کێشەی قانونی دەبن یا قانون نابن من یەک نمونە بێنەوە ئێمە ماوەیەک لە کەسوکاری خوبان لە خەڵازی عوسمان شکایەت لە سەرۆکی بارزانانی بکەین لە مەسئول بارزانانی بکەین ئەو خەڵکێک کە پێشی ویستم لەگەڵ کۆمەڵێک ڕۆژنامە قسەم کە ویستم بڵاویکەن بڵاوی نەکردەوە مەجبور لە کوردستان وەڵام بڵاو بکردەوە بڵاوی ناکەنەوە سە خۆت و توتە فلتەریان هەیەوان بەڵام ڕۆژنامەگەری پیشەیی کە کار بکە بێ فلتەری هەبێ لێ بکۆڵێتەوە بزانێت چی ئێوە وەکو قسەکان سەر دەرەخست لێەوە هیچ لێ ناکۆڵنەوە بڵاوەکەنەوە ئەو فلتەرەمان نییە کە لەسەر دزی و گەندەڵی نائەدالەتی دەسەڵات لەسەر ئاسوێ فلتەرمان نییە بەس هەندێک جار هەیە کەسێک ڕقی لێشی شکیا خود گرفتێکی شخصی هەیە لەگەڵی یەت بە ناوی گەندەڵیەوە بۆ ئێوە نێری ئەوژۆ فلتەرەتانی بۆ خۆی بڵاوێکنەوە ئەو کەسە ناوێزڕن من کەسێک ئەو هەموو دزی و نائەدالەتی کردوێ ئێمە کێشەمانێک کە ناوی دەزڕیانە بەرپرسێکی باڵە بەدانی بزڵی کێشەمان نییە جاروە باسی فەرمانبەری ئاساییتان کردوانی ئاساییە فەرمانبەرێک لە وەزارەتێ لە شتێ باسیشتان کردووە و دیارە لەوەی کە خۆت باسی کرد فلتەرتان نییە بۆیە ئێمە وتمان ئەگەر کەسەکە سەرچاوەکە ناسراوە بێ پەیوەندی دەکەین بەم دائیرەوە بەم شوێنەوە بەڵام ئەگەر شتێکی ئاوە ڕوویدا کە ناوی کەسێک زرا ئەگەر شتەکە ڕاست نەبوو کابرا دەتوانین ڕوونکردنەوە بدات زۆر جار ڕوونکردنەوەش وەڵاو کردەوە لێ بریشمانە خەڵک کردو من لەسەر وەزیرێکی دەسەڵات شتێکیان لەسەرنووسی زۆرم هەوڵیاندا ئەو بابەتە لابم بە دەیان جارم هەوڵ تەلەفۆنیان پێوەندە وتم لا ناچم لەبەر کە کاتی بابەتەکەم خوێندە بابەتەکە دیپۆمێن بوو یەکێک لە فەرمانبەرەکان لەگەڵ خۆی بووە تێگەی دوای خودی وەزیرەکە پەیوەندی کرد بمنەوە وتی دەبێت ئەم بابەتە لە ئەم بابەتە لا ناچێت ئەم بابەتە دیکۆمنتێکە زۆر من ئیمانم پێێتی منیش بڵاوم نەکردێت بەڵام بابەت لا چوون نییە بەڵام تۆ توانی ڕوونکردنەوەی بنووسی ئێمە ڕوونکردنەوە بڵاو دەکەینەوە نەیتوانی ڕوونکردن نووسی کەواتە وایە بەفعلی ئەم من و تۆ بەیەکەوە چین زیێگەکەین تۆ ئەزانی کە تۆ بەیانی ئێمە سێ کەسین یەکێک لەو سێ کەسانە کە ئەم سڕیاتیدا بە کوردستان پۆست هەم نایڵمەڕ بکە کە تۆ بووی بەڵام هەندێک دیکۆمنتمان بۆ دێ هەندێک زانیاریمان بۆ دێ کە
یان فڕاشەکەیەتی یان پاسەوانەکەیەتی یان لەگەڵ خۆی لە دایرەکەیەتی یان هاوسەیەتی کەس شتی ئاوا نزیکمان بۆ دێکە مەجبوری مڵایەکەینەوە. بەزە و شەیەکڵێت تەنها کوردستان پۆست بۆگات تۆش ئەوانی کە هەمووی ڕاتەکەیتەوە بەس من بەڵێ لەبەرە مە ڕەتیانەکەمەوە هۆکارەکەمەیە کە تۆ نەتوانی بڵێ فرانە کەس ئەم کارەی کرد. یعنی پەنجە نەخاتە سەمەسەکە من بەڵگەم لایە من 2004 سەفەری کوردستانم کرد و بە بەڵگەوە شتەکان ئەسەلمێنم کە فرانە کەس ئەم ینی کام ئەو بەرپرسە و کارەی کردووە و ڕسمم هەیە لەگە ڕەگەزەکەەوە و سەردانی شوێنەکانم کردووە و مقابلەی چاوپێکەوتنم لەگە سجنەکان کرد لەگە دەیان ژن کرد کە باسی حقیقەتەکەیان بۆ کردم کە تۆ نەتوانی من نەمتوانی ئەو شتانە لە هیچ سایتێکە یعنی بڵاوی کەمەوە تۆ ئەگەر بگەڕیتەوە بۆ ساڵانی پێشوو پێش ڕاپەڕی هەمان کەلتورمان هەبوو هەمان کەلتوری ئاینی زاڵ بووە بەڵام ئەمەنە ژن بە ژمارەی ئیمڕۆکەوە لە خلالی دەسەڵاتی حکوومەت دەسەڵاتی کورد لەسەر حکومە لە کوردستانە کە دوو حزبی خێڵەجێ ئەمەنە ژن کوژراوە کە تۆ بە خلالی 19 ساڵی ڕابردوودا 33,000 ژن لە کۆمەلگای کوردیە سوتاوە کاکە کوژراوە هەر ڕۆژێک نییە ئێمە تەرمێکە ئەبینی یعنی ئەلێرەوە کە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە دەسەڵات خودی دەسەڵات تاوانبارە خودی دەسەڵاتە خۆی ئەو دەسەڵاتە خودی ئەو دەسەڵاتە بۆتە هۆی ژن کوژی هەتا ئێستا تۆ ئەگە یاسایەکە بێ ئەگە بەمانە دەسەڵات بێ ئەی ئەو هەموو قەرار ئەم هەموو یاسا دەرەکە دژی مرۆڤاتی ئەی چۆن نەیتوانێت یاسایەک دەرکە بەر لە ژن کوژی بگرێت کەواتە مەبەست لەوەیە ئەوەی پێش ڕاپەڕین هەبووە ئەو ژێرخانە کەلتوری دینی کە هەبووە ئێستا دەسەڵات لە زیاتی چاشیکە خراپتری کردو. کاکەما لێسا لە کوردستانە بزوتنەوەیەک دروست بووە بەنای بزوتنەوەی گۆڕان نمونە ئەوانیانەیە گۆڕانکاری بکەن چاکسازی بکەن چی ناو لێ بنین بەڕای تۆ ئەوان ناتوانشت بکەن گۆڕانکاری بکەن لە کوردستانە مەسلەی بزوتنەوەی گۆڕان وکەوە ئەتوانن بیکەنیان نەکەنەوە پرسیارێکی ترە بەڵام ئێمە با لێەوە دەست پێ بکەین بۆ بزوتنەوەی گۆڕان وەکو ئۆپۆزیسیۆنێک کە پێناسەی خۆیانەکەن لە ڕاستیا ئێمە بێت پێناسێکی تەواوی ئۆپۆزیسیۆن بکەین ئەو ئۆپۆزیسیۆنەی لە کوردستانە کە قەرارە هەبێت نابێت هەر بەو لێکدانەوەیە پێناسە بکرێت کە لە وڵاتێکی تری ئەوروپیا یان ئەمریکیە پێناسە ئەکرێت و یان بوونیان هەیە ئۆپۆزیسیۆن لە سویدا بۆ نمونە تەنها کاریان بڵێن لە بواری چاکسازیایە مەبەست لە چاکسازی ئەوە یەکەوە بۆ نمونە حیزبی مۆدێرات لەگەڵ سۆشیال دیموکراتەکانە ئەمان ئەیانەوێت بۆ نمونە کەوا لە بارەی بێکاریەوە بەڵێ بەرنمەیەکیانە یەکەڵێ بەم شێوەیە مەتوانین لە سەدا ئەوەی بێکاری دابەزێنین کەمیکەینەوە بەڵام لە کوردستانە بێگومان زۆر فۆزیۆن زۆر لەوە مانای قوڵتری هەیە گەورەتر ئەبێ ببینرێت لە سویدا بە هیچ شێوەیەک خیانەتی نەتەوەی قوبوڵ نییە هیچ کەسێکی سیاسی یان هیچ بەشی سیاسی نەیگەیانێتە ئەو ڕادەیی ئەگەر کۆریپشونیشانە بێ بڵێنەگە گەندەڵیش بن ناگەیانێتە ئەو سنوورەی کە خیانەتی نەتەوەی بکەن لە کوردستانە ئەوە ئەبینین چ لە سەرکردەکانی حیزبەکانەوە و چ لە حیزبەکان خۆیانەوە لە دەسەڵات خۆیەوە خیانەتی گەورەیان ئەنجام داوە چ لەو فرۆشتنی وڵات چ لە دەستێکەڵکردنیان لەگەڵ دوژمنانی کووردا چ لە هێنانی سوپای داژیکەران بۆ ناو کوردستان ئەمانە زۆر لەوە گەورەترن هەتاوەکو وەکو خیانەتی نەتەوەیش پێناسە بکرێت زۆر لەوە گەورەترن کاتێکیش کە ئۆپۆزیسیۆن لە کوردستانە بوونیە بێت پێویستە ئاور لەو خیانەتە نەتەوەیاتێک گەورەیە بباتەوە مەبەسم لە گۆڕانە گۆڕان تا ئێستا باسی لە خیانەتی نەتەوەی نەکردو بەرامبەر بەو دەسەڵاتە گۆڕان بوونی تەنها ئەوەیە کە لە شێوەی بەشێ ریفۆرم کات لە ناو دەسەڵاتە یعنی ئەوان ئەیانەوێت چ پارتی و یەکێتی بمێننەوە ئەمانیش هاریکار بن لەگەڵیانە بۆ ئەوەی چاکسازی بکرێت چاکسازی لە چییە لەو گەندەڵیانەیە گەندەڵەکان لە چیا خۆی بینێتەوە لەوە خۆی بینێتەوە لە دزیە لە بەڕێوەبردننی ئیدارەی دەسەڵاتە لەوانە زیاتر لە هیچ شتێکی ترا خۆی نبینێتەوە
کەم خوانیان لە قەرەی ناوچە دابڕاوەکان بەڵێ بەڵام ئەوانیش لەوە نایانەوێت لە دەرەوەی پارتیەکێتی هیچ چاکسازیە بکرێ هاریکاری بکەن پێویستە بە هەموو شێوەیەک ئەوان ڕوونتر ئاشکراتر ڕای بگەێنن کەوا ئەم دەسەڵاتە ئەبێ نەمێنێ نەمانی دەسەڵات تەنها بەوە نییە کەوا پەرلەمانی کوردستان پێویستە هەڵبۆشێنرێتەوە جایتر هەڵبژاردن بکرێتەوە یان کۆمەڵە شتی تر کە لە دەرەوەی پارتویشێتی نایەنەوێ بکرێت بەڕای من پێویستە لیستی گۆڕان بزوتنەوەی گۆڕان دەبوو پێش هەموو شتێک داوای هەڵۆشانەوەی حکوومەتی هەرێم بە تەواوەتی لەگەڵ نەمانی سەرکردایەتی کە لە خودی مەسعود بارزانیا بێتەوە بە داوای هەڵۆشانەی ئەوانی کرا و لە هەمان کاتیشە داوای کرا کە ئەوان جارێکی تر توخنی سیاست نەکەونەوە. بە بۆچونجی کوردستان پۆست کاریگەریی پۆزتیڤی هەبووە لەسەر ڕۆژنامەگەری کوردی و لەسەر ڕەوشی سیاسی کوردستان هەندێک پێی وایە هەندێک لە قەوسەکە زیانی زیاتر بووە لە من بە پێچەوانەوە ئەیبینم بە پێچەوانەوە ئەیبینم سێری نمونەیەکی سادە سەری دەسەڵاتی میسرکە سەرۆکی میسر و عایلەکەی خاوەنی 55 ملیار دۆلارن باشە ئێستش کە خەڵک هاتە سەجادە ئێوە بڕوا مەجموعی خەڵکێ چونکە بەژۆندی لەگەڵ ئەم سیستەم و ئەقڵایە ئەوەتە دیفاعی لەکە یێتە سەجادە دژی ڕاپەڕیوان قساکە من پێم وایە کوردستان پۆست ڕۆڵێکی زۆر پۆزتیڤی ژێراوە هی بۆچێ مەسەن تۆ نابێت چاوەڕوانکەی لە کەسێک زمانی باش لە کوردستان پۆست بدا کە بە بۆنەی یەکێتی و پارتی و بووە بە ملیۆنەر ئەبێت تۆ سەری ئەو خەڵکانەکەی کە قوربانین خەڵکی سەری ئەوانە بکەیت کە ئەیانەوێ میلەتی کورد وەکوونەتەوەیەک بە ئاوات و ئامانجەکانی خۆی بگا تۆ سەری ئەوانە بکە نەگوێ لە کەسێ بگری کە مەسەندیت هەمان تەفسیری یەکێتی و پارتی ئەداتەوە عکسەکاتەوە بۆ ئێمە کوردستان پۆستڵێ لە من پێم وایە کوردستان پۆست لە بەرامبەر یەکێتی و پارتیە بەڵێ ئەوان بەخرا پێزان بەڵام لە بەرامبەر خەڵکانی دەستەنگ و خەڵکانی مەحروم و خەڵکانی ئەنفالکرا و ئەو کەسانی کە لە کۆی ئەم بەناو سیستەما نەیانتوانیوە بژین لەگەڵ کوردستان پۆستانەوە پیان بە ڕقنە پێ باش کە ئەو ماڵپەڕاکەم لەو بەشەی کە نووسراوە بابەتەکان ئێتە خوارێت چەند بەشێکی تیا هەواڵ ڕیپۆرتاژ دیمانە وتار بەس یەکشت زۆر سەرنجی ڕاشە بەشێکتان دانا ناوتان نا ڕەخنە ئێوە ماڵپەڕەکەتان هەمووی ڕەخنە ئەو بەشە بۆچی نایە ڕەخنە ینی چ شێوەیەکی ڕەخنە ئێمە بەس لە چی ئەو ڕەخنە بەڵێ ڕەخنە مەبەست لەوە بوو ڕەنگە خۆشم ینی بیرمان لەوە کردبێتەوە دیسانی کوردستان پۆست لەم ماوەی چەمانی ترایی گۆڕین و لە ئەمان کاتیشا بابەتەکان بڵین کاتیگۆریەکانیش بەتەماین هەم بیگۆڕین لە ڕاستیە کاتێم سایتەمان دروست کرد نەختێک پەلە پرۆزیتیا بوو چکە پێش ئەوە سایتەکەمان هاکرا بوو بۆیە ئەوەی کەمەی بۆ دروست کردینەوە زوو داوای لێ کردین کەوا بین ئێمە بابەتەکانی بۆ دیاری بکەین تاوەکو ئەو کاری لەسەر بکات ئەژینا من لە هەندێشتا هەستەکەم زۆربەی وتارەکان یان ڕەخنەکان هەمویان لە یەک کاتیگۆریا جێگایانە بێتەوە بەڵام ڕەخنە بە شێوەیەکی گشتیم نەتوانم ڕەخنەکان بەوە پێناسە بکەم کەوا دیاریکردنی ناوی ئەو کەسانەی کە ڕەخنەکانیان ئاڕاستە ئەکرێ ئەم بەشە تەرخان کرابێ بۆ ئەوە وتارەکان بۆ ئەوەیە کەوا تۆ سەرنجی خۆت نووسینی خۆت وتاری هەر وتارێکی احتیادی کەوا تۆ ئەینووسی دیاریکردنی ناوی کەسێک نییە لەو وتارەیە تۆ وەکو وتار پێناسەیەکەیت و لەوەیە جێگەی بێتەوە بەڵام من خۆشم لەسەر ئەوە نیم کەوا بەو شێوەیە بابەتەکان هیم کرێت پێناسەکە بەڵێ گۆڕانکاریمان بەدەستەوەی بەڵێ.